بەناوی خودایی بەخشەتەی میهرەبان سوپاس و ستایش بۆ ئەو خودایەی دانەری زەوی و ڕاگری ئاسمان سەڵات و سەلام و درود و ڕەحمەتی خوای گەورە بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری پێشەوا نوری چاومان حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژی دوا بە ڕێزان و خۆشەویستان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵم لەو زنجیرە پەروەردەیە زنجیرەی پەروەردەی منداڵ کە لەژێر ڕۆشنایی پرۆگرامی پێغەمبەری خودا لە پەروەردەکردنی منداڵ و لە پاشکۆکە کە زنجیرەی سێمە ئەوڕۆ لە زنجیرەی چوارەمە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە ئەویش لەو زنجیرەیەدا لەو وانەی ئەوڕۆدا باسی دەور الئوسرە فی التەربیە واتە ڕۆڵی خێزان لە پەروەردەکردنی منداڵ گرنگی خێزان لەو پەروەردەکردنی منداڵ جارە پێشچی بزانین خێزان ئوسرە پێناسەی چییە؟ ئوسرە خێزان دەڵێن الخەلیەة الأولى واتە خانەی یەکەمە التي يتكون منها المجتمع کە کۆمەڵگا لە چی پێک دێ؟ لەو خانەی خێزان واتە خانەی یەکەم کە دروست دەبی ئەو خانانە هەمووی ئەو خێزانانە هەمووی ئەگەر لێک بدەی کۆمەڵگەیەکی لێ دروست دەبی کە پێی دەوترێ مەسەرەن لۆ نمونە کۆمەڵە خێزانێک دەکەونە تەنیشتی یەکتر کە دەبنە جیرانی یەکتر ئینجا ئەو کۆمەڵە خەڵکە دەبنە گەڕەکەک دەبنە خەڵکی یەک گەڕک ئینجا خەڵکی گەڕەکەک ئەو گەڕەکە لەگەر ئەو گەڕەکە لەگەر ئەو گەڕەکە دەبنە خەڵکی شارك دەبنە خەڵکی گوندێک دەبنە خەڵکی وڵاتێک بەو شێوەیە کەواتە خانەی یەکەم کە کۆمەڵگەی لێ پێک دێ کە ئەو عالەمی دنیایی لێ پێک دێ خێزانە لۆیە خێزان وهي أساس الاستقرار في الحياة بنچینە و بنەمای ئاسوودەیی ئارامی ئینسان لە ژیاندا خێزانە یعنی لۆیە خوای گەورە لە قورئان کە باسی خێزان دەکا بە یەک ئاەت لە ئاەتەکانی خۆی هەژمار کردووە ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا معنى چه من آياته يعني ئەگە دەتەوێ عەزەمەتی ئەو خوای لۆ بەدەرکەوی ئەگە دەتەوێ خوای بناسی چۆن ئاسمان بەو فراوانی خۆی بەو بەرزەی خۆی بەو زەبەلاحی خۆی ئەو هەموو ئەستێرانەی کە لەنەوە ئاسمانەدایە مانگ و ڕۆژ دەریا و زەریا زەوی هەر هەمووی ئەوەی دەبینی لە دەوروبەری خۆت حتا لە ناخ لە خودی خۆت لە وردەشتە وردەکانی ناوناخی خۆت هەر هەمووی ئاەتن لە ئاەتەکانی خوا واتە هۆکار و نیشانە و عەلامەتن لۆی کە خوای پێ بناسیێنی یەکێک لەو عەلامەت و نیشانانەی کە خوای پێ دەناسی ئەویش دانانی خێزانە کە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا بە ئاەتێک لە ئاەتەکانی خۆی لە قەڵەم داوە کە هەموو نێرومەیەک خوای گەورە غەریزەکی لەوناو ناخی ڕواندووە دروست کردووە بۆ ئەوەی ئەو خێزان پێک بینن ئەو خێزانە بۆ چییە؟ لیتەسکونوا ئیلەیها بۆ ئەوەی ئەو کچ و کوڕە کە بە یەکتر شاد دەبن کە بە یەکتر دەگەن کە منداڵیان دەبی کە خێزانێک پێک دەینن بۆ ئەوەی کەوا ئاسوودە بن ژیانێکی خۆش ببەنە سەر هۆکارەکەی چییە؟ وەجەعەلە بەینەکم مەوەدەتە وەڕەحمە خوای گەورە خۆشەویستی و ڕەحمەتی خستۆتە نێوان ئەو ژن و پیاوە هەتا تەمەنیان خۆش بی کەواتە ئەوەی کە خێزانی ئارام خێزانی ئاسوودا بەڵێ بەڕێزان کەواتە لێرەدا تەمەشا بکە ئەوەی بنچینەی خێزانی بەختەوەرە خوای گەورە دووشتی داناوە وەجەعەلە بەینەکم مەوەدەتە وەڕەحمە ئەو خۆشەویستی و ئەو ڕەحمەتەی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالا اینجا یەکێشتر لەوەی خێزان و خێزان وا دەکاتن هۆکارێکە بۆەوەی کەوا هەرسوکەوتی تاکەکانی ئەو خێزانە ڕێک بیتن لۆ ئەگە داک و بابک ئەگە ژن و پیاوەک ڕێک بوون چاک بوون ئەو منداڵە چاو لە داک و بابیان دەکا دەبنە هۆکارێک دەبنە مامۆستایەک دەبنە ڕێپشاندەرێک دەبنە پێشەنگەک لە بۆ منداڵەکانی خۆیان لۆی ئەو منداڵە دەوروبەر و کۆمەلگا تەئسی لەو منداڵە ناکە لۆ چونکە لەبەرەوەی دەقی گرتیا بەو عادات و تەقالید و شتە جوانانەی کە لە دایک و باوکی خۆی فێر بووە خاڵیشتر خێزان کە بەڕاستی
هۆکارێکە ینی ڕۆلی خێزان لە بۆ پەروەردەی منداڵ ئەوەیە هەرچی غەرائیزی ئینسانیە لە مرۆڤ دێنتە دی. ئینسان بە حوبی یعنی بە طەبیعەتی حالی خۆی بە سروشتی خۆی حەزی لە چییە؟ حەزی لە هەندێک شتە یەک لەوانە حەزی لە تێکەڵبوونە. ئینسان ناتوانێت بە تاقیتێنیا بژی لۆیە تەمەشا دەکەی یەک لەو ئومێد و ئاواتەنە منداڵ کە چاوی هەڵدەیدیتن لە ناو باوەشی داچیتی. منداڵ کە چاوی دەکاتەوە داک و بابی خۆی دەبینی. ئینجا لە دواییدا حەز دەکات لەگە گەورە بوونی دەزانی ئەوە مامەیە، ئەوە خاڵەیە، ئەوە پلەیە، ئەوە ئامۆزایتی، ئەوە ئاوردە وردە لەگە گەورە بوونی لەگەر کۆنتاک دەکا لەگە دەوروبەرەکانی خۆی. بە طەبیعەتی حالی منداڵ طەبیعەتی وایە لە ناو خێزان ئەو منداڵە فێری چ دەبی؟ فێری ئەو دەبی حەز دەکاتن کە هەندێک شتەیە تامەزرۆ حەزی لێیە، مەسەلەن یاریکردن، گەمەکردن، ئەوە لە طەبیعەتی ئەو منداڵەیە. ئەگەر ئەو منداڵە بەبێ دایک و باوی لە چێن چێ فێری زمانی دەکاتن، چێ فێری قسەی دەکاتن، لێ ئەو خاڵە زۆر زۆر مهمە. خاڵیشتر لەو خاڵانەی کە زۆر زۆر مهمە لێ تەمەشا دەکەی خێزان بەڕاستی لانکەی یەکەمە بۆ ئینسان، بۆ مرۆڤ کە تێیدا پەروەردە دەبیتن. منداڵ لێە کە فێری زمان دەبی، فێری زمانی چ دەبی؟ زمانی دایک. زمانی دایک چییە؟ ئەو زمانی کە ئەو منداڵە یەکەم جار کە فێری قسە دەبیتن وەری دەگریتن کە زمانی داچیتی. لێە فێری زمان دەبی. لە دوای ئەوە منداڵ لە کەتەمەنی 3 ساڵە 4 ساڵە 5 ساڵە فێری دایە بابا ئەو شتان دەبی. لە چی فێر دەبی؟ لە دایکی. لێ زیاتر منداڵ قسەی داچی دووبارە دەکاتەوە چکە لە ناو بەر و باوەشی داچیتی، چکە کۆتاچی زۆر بەقوتە لەلایانی ڕوحی لەگە دایکەکە. ئەوەندا تێکەڵ نییە لەگە باوچی لەگە برایەکان و خوشکەکانی، بەڵام دایک زمانی یەکەمی منداڵ دەبتەوە بە زمانی دایکە. ئینجا ئەو منداڵە لەگە گەورە بوونی کە تەمەنی دەبتا 6 ساڵ و 7 ساڵ و هەشکە بواری برین توانای ئەوەی دەبی کە شت وەگری فێری ئەو ئاداب و عادات و تەقالیدە دەبی کە لە داک و بابی وەردەگری. دواتر ئەوجە منداڵ کە داک و بابی خۆی دەبینی لەسەر بەرماڵ، کە داک و بابی خۆی دەبینی دەستە مزگەوت، کە داک و بابی خۆی دەبینی دەرێ ئەوە حەرامە، ئەوە حەلالە، ئەوە باشە، ئەوە خراپە، ئەوە سونەتە، ئەوە فەرزە، ئەوە پێویستە بیکەین، ئەوە نایکەین، ئەوە عیبە. ئەو شتە جوانانە دووەکو دین منداڵ لە دایک و باوکی وەردەگری. ئەگەر دایک و باوکە مسلمانی خۆگە دایک و باوکە جوولەکەبی گاور بن، خۆرپەرست و ئاگرپەرست بن، دەستە دینی وان وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێکردیان. لێیە خێزان هۆکارێکە وا دەکاتن سروشتی تاکەکانی ئەو منداڵە لە ڕووی سۆزداریەوە دروست بی. منداڵێک بە طەبیعەتی خۆی لە ناو خێزانێک پەروەردە دەبیتن، لە ناو باوشی داچیتی، لەگەر باوشیتی ئەو منداڵە لە ڕووی سۆزداری لە ڕووی عاتیفی منداڵێکی زۆر تەندروستە. بەڵام منداڵێک زۆر بەداخەوە ئەو منداڵە ساڵی یەکەم لە بەر و باوشی داچیتی، ساڵی دووەم یەکە و سەداکە سبەینان زوو ئەو منداڵە لە سەعات حەڤڕە زیر زیر بە زیر و هۆر بەجی دێری دەیباتە مارێ خەسووی، دەیباتە مارێ مەسەلەن داچی، یان تەمەشا دەکەی ئەو منداڵەجە لە داینگەک بەخێودێک لە من دەستی چەند کەسێک خوا بە خۆی بزانی خۆی و خوای خۆیان چ هەڵس و کەوتێک لەگە ئەو منداڵە دەکەن. ئەو منداڵ لە ڕووی سۆزداریەوە زۆر دەشتێتەوە، یان ئەو منداڵی کە دایک شیری ناداتێ دەچی بە شیری قۆدی بە خێوی دەکاتت زۆر بەداخەوە. ئەو منداڵە لە ڕووی عاتیفە و سۆزەوە زۆر زۆر لاواز دەبیتن. بۆیە ئەو منداڵە کە مافی خۆیتی 2 ساڵ شیری بدرێتەوە کە لە زنجیرەکانی پێشوو باسمان کرد بەڕاستی منداڵێکی تەندروست و باش دەبیتن. منداڵ کە لە ناو خێزان دەبی ئەو منداڵە کە دەڵێن کوڕی فرانە، باپیری فرانە، ماڵی خاری فرانن، ئەو منداڵە لە هەر بنەماڵەیەک بیتن مەکانەت و پلە و پایەکی تایبەتی خۆی هەیە. ئەدی ئەگەر منداڵێک خوا نەخواستە منداڵەکە لە ژن و پیاوەک پەیدا بوو نەیت عەقدەی شەرعیان نییە، چێ بابی ئەو منداڵەیە دیار نییە. لێیە کاتی خۆی لە سەردەمی جاهیلی دەیانگۆ فلان و ئیبن و ئەبیهی، فلان کەس کوڕێ بابی خۆی، بابی چیە نازانی، چکە ئەو ئافرەتە
کاتێک کە داوین پیسی کردیا احتیمالە لەگە چەند زەلامێک ڕای بواربی هێچێ دەزانی ئەو منداڵی چی هانە هەرخوا بەخۆی بزانیت یان دەیانگو فرانی کوڕی فرانە ئافرەت دەیاندا پاڵدایکی چکە منداڵ نەسەبی داچی دیارە بەڵام ئیبابی چییە نازانی بەڵام لە ئیسلامدا منداڵ کە دایک و باوکی دیارە دەزانی بنەماڵی چییە یعنی زۆر جاریوە کابرا ڕەچەڵەتی خۆی دەردەیری بابم ناوی فرانە باپیرم فرانە باپیرم دەڕوا بە دوایدا خەڵکی فرانە دەینا باپیرە گەورەمان فران بووە بە فرانە کەس مەسەلەن ناومان دەرکردیە ماڵی خاڵم فرانی کوڕی فرانە بزانە ئەوە لە ڕێی خێزانەوە ئەو کەسایەتی ئەو قەسەب و نەسەبە دروست دەبیتن ئەهان تەمەشا بکە خوای گەورە لە قورئان باسی ئالی عیمران دەکاتن بنەماڵەی عیمران کە یەکێ لە پێغەمبەرە ئولول عەزمەکان کە ئیسای کوڕی مەڕیەمە لەو بنەماڵەیە پەروەردە دەبیتن ماڵی باپیرانی لە ڕوویدا چیەوە مەڕیەم کە کچی عیمرانە بزانە چی لێ بەولەد دەبیتن خوای گەورە یەک سوورەتی قورئانی بەناو کردیا ئالی عیمران نەوەی عیمران بزانە و ئالە ئیبراهیم یعنی نەوەکانی کە دێ بزانە ئەوە بنەماڵەیە لێ بنەماڵەی گەورەی لە چ دروست دەبی لە ئیسلامدا لە خێزان ئەگەر خێزان نەبی کا بنەماڵە کاوە چەونەوە خاڵیشتر لە خێزانداری کاتێک کە خوای گەورە ژن و ژنخوازی دانایە بەهۆی ژن و ژنخوازیەوە چەندین ڕۆشنبیری چەندین کولتور چەندین عادەت و تەقالید ئاوێتەی یەکتر دەبن لۆ نمونە گەنجێک ژن دەینیت عەشیرەتی سوور چییە ئافرەتێک دەینی خۆشناوە کوڕاچی خۆشناو ئافرەت دەینیتن خەڵکی سلێمانیە کەسێکی سلێمانی ئافرەتێک دەینی خەڵکی دهۆچەیە کچێکی دهۆچێ شوو دەکا بەیەکێک خەڵکی کەرکووکە ئەهان تەمەشا بکە ئەو عادات و تەقالیدا تێکەڵی یەکتر دەبی ئەو خزمەتیە دروست دەبی بە سەبەبی ئەو خێزانداریە دوورەکان لێک نێزیک دەکاتەوە عادات و تەقالیدەکان تێکەڵی یەکتر و ئاوێتەی یەکتر دەبن بزانە لە زمان لە عادات و تەقالید و نانخواردن و شێوازی قسەکردن و گفتوگۆ و هەموو بابەتەکان تێکەڵی یەکتر دەبی ئەوە گرنگی خێزانە گەورەی خێزانە بۆ پەروەردەی منداڵ کە سەمامی ئەمانە لۆی منداڵ بپارێزێتن ڕۆڵی خێزان گرنگی خێزان چ کاریگەریەکی دەبیتن لە بۆ پەروەردەی منداڵ یەک لەوانە یەک لەو شتانی کە زۆر گرنگە خێزان یعنی ئوسرە عائیلە وا لە ئینسان دەکەن لە ڕووی بایۆلۆجی واتە لە ڕووی نەفسی ئەو منداڵە و لە ڕووی تەندروستیەوە ئەو منداڵە زۆر ئاسوودە و ئارام دەبیتن منداڵێکی ڕاست و دروست دەبیتن منداڵێک دەبی لە ڕووی نەفسیەوە زۆر ئارام دەبی زۆر دڵخۆشە دەزانی داک و بابی و دەور و بەرەکەی خۆی و خێزانە چیە ماڵەکی هەیە ئێواران لە کاتی ئیسراحەت ڕووی تێدەکاتن خاڵیشتر لە سوود و قازانجەکانی خێزان یان لەو شتانەی کە بەڕاستی خێزان دەستەبەری دەکات لە بۆ منداڵ پێویستیەکانی منداڵ پێویستیەکانی ئەندامەکانی خێزان لەو خێزانەدا دەستەبەر دەبیتن مەسەلەن لە ڕووی وەکو جلوبەرگ وەکو شەرم و حەیا وەکو خواردن وەکو شوێنی حەوانەوە وەکو عاتیفە و سۆزداری مەسەلەن دۆ نمونە کەسەکە چەندین ساڵ لە وڵاتەچیە کە دێتەوە ماڵێ عائیلەکەیە خێزانەکەیە باوەشی لێ دەگریتن دەبینی لە کاتێکی میێبارانی هەڵەبجە خەڵکێک هەیە لەو وەختەدا بزر بوو کەسی نەبوو عائیلەی ئێرانی هەڵی گرتەوە بە خێوی کردیا لەو ساڵانە کە دەهاتەوە داک و بابی دەدۆزراوە هەندێک هەبوو هەتا ئێستا داک و بابی هەر بە نادیاری مایتەوە سبحان الله دوای 30 ئەوەندە ساڵە ئەو منداڵ هەر هەز بە فەراغێک دەکات هەر هەز دەکات بۆ شایەکی هەیە حەز دەکات ئەویش خاوەنی خێزانەکەی و بە داک و بابی خۆی شاد بیتەوە یەکشتر لە وەزیفەی خێزان لەو کاریگەری خێزان لە ڕووی اقتصادیەوە تەماشا دەکەی مەسائیلی زەواج خێزانداری هەندێک ماف دەستەبەر دەکات لە بۆ مرۆڤەکان یەک لەوانە کابرایە کە دەستە خوازبێنی ئافرەتەک دەیهێنی ئەو ئافتم لەسەر پیاوەکە فەرز و پێویستە واجبە لەسەری مارەی بداتە ئەو ئافرەتە یعنی ئافرەت
لەو کاتی شوو بە پیاوەی دەکا مافی ماڵداری هەیە بەشێک لەو ماڵی دەبی لە زێڕ و زەبەنەکەی لەو ماڵی کە هەیتی هەمووی دەبتە موچێ و ئافرەتە وهروەها پیاوێک کە ئافرەتێک مارە دەکە هەر کە مارەی کرد میرات لێکتر دەگرن یعنی ئەگە کەسێک پیاوەک ئافرەتێکی مارە کرد هەر سەعاتێکی پێچوو کابرا مرد ئەو ئافرەتە میرات لەو پیاوەی دەگریتن و ئەگەر ئافرەتەکە مرد پیاوەکە میراتی لێ دەگریتن بزانە یەک لەوانە حەقی نەفەقا و حەقی جێبەجێکردنی شوێنی دابینکردنی شوێنی حەوانەوە لەسەر پیاوە ئەوە لە ئیسلام دەبزانە ئافرەت چەند گەورەیە مافی ماڵداری هەیە مارەی دەدرێتێ اینجا وەکو شاژن دەبی بەخێو بکرێ کە لە ماڵی بابیتی فەرز و پێویستە لەسەر باب کە ئەگەر بابی نمە برایەکەی ئەگەر برای نەبوو مێردی ئەوە بەو شوێ ئەگەر ئەو ئافرەتە کوڕی هەبی لەسەر کوڕەکەی فەرز و واجبە ئەو دایک و باوکە بەخێو بکە ئەوە خێزان ئەوەی دەستە بەردەکە یەکەیشتر لەو شتانە وەزیفەی لایەنی پەروەردە یعنی لەسەر دەبینی ژن و پیاوەک کە قسمەتیان بێکتر دەبنە ژن و پیاو خێزانێک پێکدەینن هەندێک واجبات دەکەوتە سەریان لەسەر پیاوەکە پێویستە مافی ئەو خێزانەی بدا لە ڕووی پەروەردەیی پیاو لی بەرپرسە لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم كلكم راع كلكم وكلكم مسؤول عن رعيته بزانا والرجل راع في أهل بيته والمرأة راعية في بيت زوجها پیاو بەرپرسە لە خێزانەکەی و ئافرەتیش بەرپرسە لە ماڵی پیاوەکەی ئەو بەرپرسیارەتە پیاو بەرپرسە لە پەروەردەی خێزانی ژنەکەی ئافرەتیش بەرپرسە لەوەی کەوا هەندێک شتێ ئەگە پیاوەکە بەلا ڕێداچوو دەبی ئاگداری بکاتەوە دەبی لێ دەگەڕێ پیاوە بەلا ڕێدا بڕوە یەکێشتر لەو وەزیفە گرنگانەی خێزان کە دەستەبەری دەکاتن ئەویش لایەنی دینی و ئەخلاقیە خێزان وا دەکاتن ژن و پیاو کە قسمەتیان بێکتر دەبی هەر لە سەرەتای ئەو کوڕە کە قسمەتی بەو کچە دەبی ئەو کچە قسمەتی بەو کوڕە دەبی مارە دەکردن دەبنە حەلالی یەکتر پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ئێوە ئەگەر قسمەتی بوو ژنێکی باشی هینا دەفەرمێ فقد أعان عليه بشطر دينه خوای گەورە هاوکاری کردێ نیوەی دینی ئەو ئینسانەی سەلامەت و پارێزراو بی الله 150 دینی ئەو گەنجە پارێزراو دەبی دەستەبەر دەبی تەنها بۆی کە چوتە ناو پرۆسەی هاوسەرگیری تەوانەی ئافرەتەکەش بە هەمان شێوەیە لە معلوماتت اینجا پێغەمبەر دەفەرمێ فليتق الله في شطر الآخر با لەخوا بترسێ 150 تویش خواسیدان لە حرام و حەلال و لە حرام و لە شتە خراپەکان لەوەی دەستەبەری بکاتن اینجا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کاتێک ئەو ژن و پیاوە کۆ دەبنەوە لەگە یەکتر سەرجەیی دەکەن پێغەمبەر دەفەرمێ ئەجریان لێ دەنووسێ وتیان یا رسول الله لەوەش ئەمە ئەجر و پاداشمان هەیە پێغەمبەر فەرمی ئەگە کچ و کوڕک بەدا شەرعی بگەنە یەکتر ئایا گوناحیان و نانووسێ گوتیان بەرێ وەڵی پێغەمبەری خوا فەرمی وەکەذالکە کەواتە بەو شێوەیەش کە بە حەلالی دەگەنە یەکتر ئەجر و پاداشتی خۆیان لە بۆ هەیە اینجا لە ڕووی ئەخلاقی ئەو خێزان وا دەکا ئەو کوڕ و کچە منداڵەکان بە دوور بن لە بەدڕەوشتی لە شتی خراپ چونکە ئەمە دوو شتمان هەیە یان زەواجی شەرعی بێگەشتنی ژن و پیاوەک لەسەر شەرعی دینی خوای گەورە کە حەلالە یان بێگەشتنی کەسێک کوڕ و کچێک بە ڕێگەی نادروست و ناشەرعی کە حەرام و کە بەدڕەوشتی و خراپەکاریە خاڵیشتر خێزان دەستەبەری چەندین بابەتی ڕۆشنبیری لە بۆ ئینسان دەکات ئەو پیاوە مەسەلەن لۆ نمونە خەریجە دەرچووی کۆلێژی پەروەردەیە ئەوەیان خەریج و دەرچووی کۆلێژی زانستە مەسەلەن برین لە کیمیایە ئەوە فیزیایە هەردوو زانستەکە تێکەری یەکتر دەبێت ئەوە خەریجی شەریعەیە ئەوە خەریجی زمانی ئینگلیزیە مەسەلەن ئەو خێزانە ئاوێتی یەکتر دەبی ئەوە بە سەقافەتێک ئەو بە سەقافەتێک مهم ئەوەیە لێک حاڵی بوون یان هەبیتن لەگە یەکتر ئاخر خاڵ بۆ ئەوەی کەوا خێزانی ڕاست و دروست و وەزیفەی خێزان کە دەستەبەری دەکات لە بۆ هەموو مرۆڤەک یەک لەوانە ئەوەیە کە گرنگتریشت
الحماية والحفاظ پارێزگاری کردن و پاراستنی سمعە و کەرامەت و ماڵ و کەسایەتی یەکتر. یعنی کەسێک ئافرەتێک دەینی ئەو پیاوە لەسەری فەرز و واجب و پێویستە کەسایەتی ئەو ئافرەتە بپارێزی، دینی بپارێزی، ماڵی بپارێزی، شخصیت و کەسایەتی پارێزی، ئیخۆی و بنەماڵەکەی، و لەسەر ئەو ئافرەتە پێویست و فەرز و واجبە کەسایەتی پیاوەکەی خۆی بپارێزی، دینی پیاوەکەی بپارێزی، لێ نەگەڕە پیاوەکەی سەر ڕۆ دەرچی، تووشی حەرام نەبیتن لە ڕووی ماڵداری. بزانە هاوکاری یەکتر بن. لێ ئافرەتێک کاتێک خێر بە پیاوەکەی دەکە ئەگەر زەکاتی باڵی خۆی هەبی دوو خێری دەگاتێ، وەکو ئەو ئافرەتە هات وتی یا ڕەسوڵ الله پیاوەکەم فەقیر و هەژارە دەکرێت زەکاتی خۆی بدەمێ؟ پێغەمبەر فەرمی بەڵێ، فەرمووی سیلەة وەسەدەقە، هەم سیلەی ڕەحمە چاکەیە لەگە پیاوەکەت دەکەی، هەم سەدەقە و خێریشە، دوو ئەجر دەگاتێ لە زیاتیەک. لێیە لەسەر پیاو پێویستە الرجال قوامون على النساء، پیاوان فەرمانبەر و فەرمانڕەوا و کاربەدەست و القائمون على أمورهم، واتە ئەو کەسان پیاوەکە سەرپەرشتیکاری خێزانەکانن بەوەی دینیان، ئەخلاقیان، کەسایەتیان، بژێوی ژیانیان بپارێزن بما فضل الله بعضهم على بعض. ئەو بەڕاستی ڕۆلی کاریگەری خێزانە بۆ پەروەردەی منداڵ کە کاریگەریەکی زۆری هەیە کە ئەگەر خێزانێک بەو شێوەیە دروست بوو، هەستیان بەو بەرپرسیارەتە کرد، پابند بوون بە ئەرچی سەرشانیان، منداڵی پەروەردەکراوی زۆر جوانیش دێتە ناو کۆمەلگا. خوای گەورە لە گوناحەکانمان خۆش بی و خوای گەورە منداڵەکانمان ساڵح بکە و خێزانی چاک و باشمان بە قسمت بکە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.